بلاک فرایدەی بینە لای ئەکسبۆکسی لە لای ئەکسبۆکسیش بە هەمان شێوە داشکانێکی گەورە کراوە تەنانەت بۆ گەیم پاس داشکانێکی زۆر باشکراوە لەلایەن ئەکاونتی خۆشەویست یاخود پیجی خۆشەویستی کاکە ئاکۆ محسین کە چەندین جار ڕکلام لە بۆیان کردیە لە بلاک فرایدەی داشکانێکی باشیان کردیە تەنانەت دەڵێ لە بۆ گەیم پاسی ئەو کەسانێکەوە حەزیان لە گەیم پاسە بە نرخێکی گونجاو ئێستا دەتوانن گەیم پاس و گۆڵد یاخود EA پڵی گەیم پاسی ئۆڵتیمیت هەر هەمووی بە نرخێکی زۆر هەرزان وەگری 14 ڕۆژ تەنیا بە 3000 بە فاسپەی یاخود بە کۆڕەگیان ئاسیا پارەکانە بۆ دەنێرن 14 ڕۆژ تاقی دەکەیتەوە لە بۆ خۆت بە 3000 یاخود یەک مانگ تەنیا بە 5,000 کۆڕەگیان فاسپەی یان ئاسیا دەتوانی کۆنتاکتیان لەگەڵ بکەیت لە بۆ دابین دەکەن و ئەکەوەها واتزگە لەوەش دەتوانی سێمانجیشیان لەکن داوا بکە یاخود چەند مانگەکەت دەوێت پێیان بڵێ لە بۆ دابین دەکەم ئەکاونتێکی زۆر خۆشەویستە کاکە ئاکۆ سپاسی دەکەم کە با سپۆنسەری ئەو ڤیدیۆی کردیە و هەر یاریەکی لێرە باسی دەکەم یاخود گەیم پاسێک باسی دەکەم هەشتێک لێرە باسی دەکەم توان سەردانی کاکە ئاکۆ بکەن لەلای ئەو بەنرخێکی گونجاو کە ئێستا بلاک فرایدەی داشکانی گەورەیە توانن بەدەستی بخەن دووبارە سپاس بۆ ئاکۆ محسین بۆ سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆیە ئۆکەی بینە سەر ئەکسبۆکس لە ئەکسبۆکسیش بە هەمان شێوە بلاک فرایدەیمان هەیە من ئەکسبۆکس سیریەسی بەکاردەکەم بەڵام ئەکسبۆکس وەنیش دەگرتەوە ئەو یارانەی کڕس ئەکسبۆکس وەنیش بەردەستە داشکانی گەورەیان لۆکرێ ئۆکەی سەرەتا بینە لای ئەوتەوە بلاک فرایدەیە بەڵام دەمێ بێمە سەر گەیم پاسی بزانین لای گەیم پاسی حاڵەکە چۆنە چی یاریەک هەیە لەسەر گەیم پاسی کە لە بە خۆتان لەسەر تاقیکردنەوە EA پڵی هەیە ئەو یارانەی کە لە ڕێگەی EA پڵی توانی بە شێوی تاقیکاری تاقییان کەتەران FC24 بۆ 10 کاتژمێر توانین لەسەر EA پڵی تاقیکەوە لەسەر گەیم پاسی کە 10 کاتژمێر زۆر باشە خراپ نییە ئەگە پارەت نەبوو پارەی پێ بدەیت دەتوانین یەکسەر ئەو یاریانە داڵۆن بکەی و 10 ساعتێک تاقیکەیتەوە ئۆکەی بزانین چی دیکەمان هەیە ئەوکە ریسڵی ئارد بەم ینی ئێستا ئەو یاریانە نوێیانە زیاد کراون ئەوەی تاقییان بکەیتەوە پرسۆنە نازانم کەیفناوە پرسۆنایدی ئاخۆت ناگەر کەیفت پێ کەیف پێدا کەیف مێنێ لێگەڕێ لایەنە بۆنگۆ نەبی هەرموتە بەڵام دێتسپەی زیاد کرێە کە یاریی زۆر نازدارە ڕیمەکرێتەوە بێگومان فۆرساش بەردەستە مۆرسپۆرتە نوێیەکەیە کە بێگومان ناوازەیە گۆثم نایت هەرچەنە من یاریەکەم ئەوەندەوە تە پارە پێدایە بەڵام ئێستا لەسەر گەیم پاسی بەردەستە پەیدەی سێ بەردەستە وەرهامەر داکتای وڵای من حەز دەکەم ئەو یارە داڵۆن بکەم لە بەرەوەی یاریەکە شوتەرێکی زۆر ڕاقی دیارە بەڵام نازان بۆ تاکوێست تاقی نەکردەوە بەزتوان تاقیکەنەوە من ڕەکەمێن دەکەم ئەو یاری تاقیکەنەوە ئەوکە کەمینگ سون بەم زوانەش ئەو یاریانە دێن بەڵام ئێستا حالیان چ بەردەستە گراند تێفت ئارۆ 5 بێگومان بەنا بانگە ماینکرافتە ستارفیلدی شتێ بێگومان ینی پێی ستارفیلدی بکەین بینە لای لیڤینگ سون ئەو یارانە بەم زوانە بەجێ دەڵی نیت فۆر سپید ئەنباوند تکای ئەو یارەش تاقیکەنەوە ئەگە هەستانە زیاری سیباقە زۆر ناوەزێم و گرید لێجنسیش خراپ نییە بەڵام بێمە سەر کۆمپلیتی یاریەکان کە لە چێ دەستە سەر کۆمپلیتی یاریەکان ئۆکەی all games where's all games ئۆکەی براوز all کاتەگۆری ئەو هەموو یاریەکان بزانین چی هەیە زیاتر لە 100 یاری تێدایە پلەیک تێڵ ڕاقیە ئەمنیجیا هەلاوەکە لەبی دەکەم ئەمنیژیا هەردوو بەشی تێدایە ئالیس من زۆر عاشقی یاریێمە نازانمە جەب لەوەری بە منداڵی زۆرم کردی کاتی خۆی یان چیە مەسەلە بە زۆر خۆشە ئارچ تێدا بێگومان ئانفەمی تێدا کە ئانفەم خراپ نەبوو بەڵام مشکلی زۆر بوو ئەمۆنگەس تێدا گیم پاس لەبێژ ئەمۆنگەسم نەکردە ئەتۆمیک هارت ئۆکەی ئەو یارە بکەن 100% بیکەن 100% ئەگە یارەکە بەردەستە لە بۆت بیکەن ئەساسنەکانی تێدا ئۆریژن و ئۆدسی باتمانەکان زۆر نازدارن باتڵفیڵ سێ و چارت هەیە لە گەیم پاسی کە دوو یاری ناوازانە چیرۆ کام بکەن ئۆکەی باتڵفیڵ سێ جارێ ئەوەیان باتڵفیڵ سێ دێتە کوردستان لەسەر شاری سلێمانی یعنی پێویستە چیرۆکی یاریەکە بکەیت زۆر خۆشە چار گرافیکی زۆر جوانتر کریا بێگومان وەرە باتڵفیڵ لە کۆنەکانیش تاقیکەنەوە بزانین باتڵفیڵ لە چێوە دەستی پێکرد یعنی ئەگەر حەز دەکەی گەیمەی ڕاستەقینەی پێویستە یاری کلاسیکانە بکەیت بات کەمپەنیت هەیە زۆر ناوازەیە ماوەی دیکەش نامینێن هەوانە بۆی لە خۆتان زوو بیان کەن باتڵفیڵ یەک پێم وایە 100% پێویستە بیکەی باتڵفیڵ نوێیەکەش ئەگەر حەز دەکەی تاقیکەوە گەیم پاسی بەردەستە پێنجەکە زۆر زۆر کەیفمە پێنجەکەی نەهات بەڵام بلاک پێویستە بیکەی بڵاچی بزانین چی دیکەمان هەیە
گەیم پاسی کراکداونی سێ بەڕاستی زۆر بێهیوای کردم بۆ ئێمەیکەن بەڵام کرایسەکانمان هەیە بەڵام ڤێژنە نوێیەکان نییە واگەر حەز دەکەی گادۆڤاری بکەی لەسەر ئەکسبۆکسی ئەگەر تاوە کەستە گادۆڤارت نەکردێت تەنیا ئەکسبۆکسە بووە دانتێز ئەفێرنۆ بکەن ئۆکەی دانتێز ئەفێرنۆ ڕێک گادۆڤارە ستایلی گادۆڤارێک کۆپێستی گادۆڤارێ بەڵام بۆ جەماعەتی ئەکسبۆکسی زۆر یاریش خۆشە تا ناوەڕاستەکەی زۆر خۆشە ڕاستە کۆتاییەکەی تۆزێک دووبارە و بێمانەیە بەڵام تا ناوەڕاستەکەی دەستە جەهەنەمێ دەبی خێزانەکەی خۆی قوتارکە تۆزێک دیبین ڕووتی تێدایە ئەگەتان لە خۆتان بی خوێنی زۆر تێدایە کوشتن و برنی زۆر تێدایە بەڵام یاریش خۆشە دەیزی ئەگەر حەز لە یاریش ئۆنلاینە یاخود هەر لەو یاری باتڵ ڕۆیاڵ دەستی پێکرد بەڕاستی لە دەیزی دەستی پێکرد دێت بای دێڵات یاریی خراپ نییە خۆشە ینی تماتی ئۆنلاین دەسپیسەکانی تێدا دەسپیسە نوێیەکەش تێدا دێثلوپ زۆر بەدڵم نەبوو بەڵام خراپ نییە دەتوان تاقیکەنەوە دێرت 5 زۆر خۆشە یاریشتی باقی باشە دوومەکان ئۆکەی دومی کلاسیک ئەو دومی کلاسیکە ئەگە دەتوێت بزانی یاریە شوتەرەکان لە چێوە دەستی پێ قەبارەشیان زۆر بچووکە ینی ئەوە چەند 500 مێگابایتە نیو گیگایەکە یعنی ئەگەر دەتوێت بزانی کاتی خۆی گەیمەرک و گەمەیان دەکرد بەو یاری دەستمان پێکردی من بەخۆ یەکەم یاری تاقیکردیتم دوم بۆ لەسەر کۆمپیوتەری پێنتیۆم کە زۆر کلاسیک کۆنە ساڵی 2000ەکان بیدای 2000ەکان ئای 99 2001 ئەوانە باس بکەم کاتی خۆی ئەو یاریم نەکرد زۆر خۆشە جارێ دومی سێش خۆشە بەڵام دومی 64 هەر یعنی ئەو وەختی گوتمان زۆر بەڕاستی دەچی گرافیکە ئۆکەی ئەو گرافیکە دەمانگۆ زۆر ڕاکترایە دیوارەکان دێ ڕاستینە زۆر خۆشە دومی سێش بێگومان گرافیکیان هێشتا بەرزتر کردەوە بەڵام دومی تێرناڵ ئستا نوێترین یاری دومیە بزان لە چه هاتی نەچم لە پیکسلی هاتی نەچم زۆر خۆشە فیفا 23 تێدایە بەڵام FC-کە تەنیا 10 ساعت توانی بیکەی فیست ئەم تکایە و یاریە بکەن ئۆکەی تکایە فیست زۆر خۆشە یارێکی سایت سکرۆڵە یارێکی گچکەشان 20 گیگایە بیکەن فەیبڵەکان خۆشە بەڵام ستایلی من نییە بەڕاستی من کاتی خۆش زۆر کەیفمە فەیبڵینە داهات هیوادارم فەیبڵە نوێیەکەی کە دێ بەڵی من بی فارکرایەکان خۆشە بەتابەتی فارکرای 5 ینی کەماڵمێن فارکرای 5 کە لە باشنی یاریەکانی فارکرای ینی سیمولیشنەکەی زۆر خۆشە زۆر خۆشە فارکرای 5 فۆڵاوت دەبی ئەگەر حەزیش لە فۆڵاوتی ئۆکەی فۆڵاوت خۆشە بەڵام فۆڵاوت کاتەکی زۆری دەوێت ینی ستایلی بەثێزدایە مانەوە لە ژیان و RPG و کاراکتەر لە بە خۆ دروست دەکەی و دەڵێن ینی فۆڵات ڤێگاز نیو ڤێگاز دەڵێن باش نیاری فۆڵاوتە بەڵام هەتا ئێستا من کەیفم پێی نەهاتیە نازانم داوانێ من نەزانگەمەی بکەم بەڵام حەزم نەی نەبووە بەڕاستی فەبیست تێم فایدا چمپیۆن ئۆکەی یەکێکە لە یاریێت ڕاقیەکانی ئەی کاتی خۆی دروستی کرد وەکو UFC-ە بەڵام لە UFC خۆشترە بە بڕای من ئەکشنی زیاترە UFC تۆزە خاوی کردەوە بەڕاستی دەچیم فارواچ خۆشە یاریی هەرچەندە یاریەکە تۆزە قورسە تێگەیشتن لێی بەڵام یاریی عنی وەکو چیرۆ قورسە بەڵام وەکردن ئاسانە فۆرتزات هەیە هەم فۆرتسایەکان هەیە فۆرتزا مۆرسپۆرت و فۆرتسا 5 من زۆر کەیفم بەو یاری دێ فرۆستپانک خۆ یارێکی خۆشە ینی مەسەلەن تۆ بیسێک دروست دەکەی وەکو یارێکی مۆبایلیە بەڵام بە کوواڵەتێکی بەرزە سەر کۆنسۆڵی تۆ بیسێک دروست دەکەی خود کۆمەلگایك لە بە خۆ دروست دەکەی کۆمەلگادەی بەخێویان کەی گەورەیانکەی خواردنیان بدێ ئاگادا سەرما و گرمایان بی یاریی خۆشە بەڵام یاریی زۆر معقەدە زۆر قورسە تێگەیشتن لێ بیدایە تا ڕادێ بەڵام کە ڕاتی خۆش و ئەگەر نەشت زانی چی یاریشی هەر بکەی گیرزەکەم بکە ینی بەڕاستی گیرزە ڤواری کلاسیک زۆر ناوازێ ئەوەکو منافسی گادۆڤاری نە بەڕاستی ئەوانە وەکو گادۆڤار و کێڵزۆنی ئەکسبۆکسینە بە تایبەتی گیرز 1 2 3 4 ئەوانە پێویستە بیان کە ئەگە جەماعەتی ئەکسبۆکسێت و گیرز 5 لەوانەیە باشترینی زنجیرەکە نەبی بەڵام گرافیکی زۆر جوانە ینی سەری گرافیکەکەن زۆر بەدڵ بوو زۆرم بەدڵ بوو گیرز 5 بەڵام هیچی ناگاتەوە گیرز 3 بە بڕای من کەی تەنیا بۆ چوونی منە بەڵام گیرز 3 کاتەکەەوە یاریەکە چوو ئاستێکی زۆر بەرز و بەڕاست حەز دەکەم دەست پێکەمەوە ئۆکەی داڵۆنیان دەکەم دوایە گیرز 4 یعنی بەڵام زۆر بەدڵم نەبوو بەس گیرزە ڤواری 1 و 3 زۆر بەدڵ بوو گۆستوایر بیکەن خراپ نەبوو بەڵام ئەو یاری بکەن ئۆکەی ئەگەر حەز دەکەم بزان یاریەکانی بۆچی ئەوی بەرامباکترین یاری جێمز بۆند تاوەکەسە لە مێژوودا دەڵێن باشترین یاری جێمز بۆند لە مێژوودا گۆڵنای 007 تەنیا 300 مێگابایتە ئۆکەی یارێکی بچووکە ستایلەکەی بەو شێوازەیە یاری کلاسیکە
گەیمەری ڕاستەقینە دەبی ئەو جۆرە یاریانە تاقیکاتەوە بزانی یاریکار نەچێ دەستی پێکردیم زۆر خۆشە زۆر ناوازەیە تکا دەکەم ئەنجامی بدەم گۆ سیمولەیتەر بێگومان یا قەشمەریاتە گیانەکەم های چی دیکەمان هەیە هەیلۆت هەیە دێکم بابەی دێکنی ئیری نابی کچی من نابی بابا ڤیدیۆ دەکە ڤیدیۆ هەیلۆ بێگومان هەیلۆیەکان ئەگەر حەز لە داخلنەوەی هەموو هەیلۆیەکانە کە پێویستشە بە جەماعەتی ئێکس بۆکسەکە تاوە کەستە منیانێ کاتان هەبوو ماستەر چیف کۆلێکشن داڵۆنکەن سەرجەم یاریەکانی هەیڵۆ لە خۆ دەگری زۆر بێ زۆریەوانێک ئێستا بەردەستن یاری کلاسیکەکان لە خۆ دەگری وە گرافیکیشیان تقریبان زۆر باشتر کردیە پێم وایە شایانە بەڕاستی چکە هەیڵۆی زۆر ڕاکی هەڵوی کە لە باشنی یاریەکانی ئێکس بۆکس مێژودا دروست کرد هەرچەندە هەیڵۆی نوێیەکە هەیڵۆ ئینفینیت لە ڕووی گەیم پلەی و زۆر نازدارە بەڵام مەڵتیپلەیەرەکەی هێشتا کاری دەوێت باشتر کریا بەڵام هێشتا کاری دەیە من نمری 9 لەدە بوو پێم وابوو شتە چوان پێدا کاتی خۆی کە بڵاو کرایەوە بەدڵم بوو زۆر هێڵ بڵێدت هەیە بەڵام تکایە ئەگەر جەماعەت یعنی ئەگەر یارێک وەکو هیتمان وۆرلد ئۆف ئەساسینەیشنی نەکەن کە هەموو یاریەکانی هیتمان لە خۆ دەگری 1 و 2 3 ئەو یاری زۆر نازدارە هاجیانە هیتفۆن دێ یعنی هیتفۆن دێ هیتفۆن لە چێ خۆی هیچ پێ نییە گیانەکەم گۆرانی لە پێکەم چیان گۆرانی چیان هێبرێت چ ناوەکەی بڵێ هێت کابرێ هێت head, shoulders, knees and toes. Are you Johnny as Papa? Hadi shower. Yalla ya aman. Shower. Hadi çan gorani lo pekam. Amti Nay gorani ki bile kitsum. Kat gorani ki bile head. Na. Dere na. Lo gorani nalay. Nabi? But no. بري نو لناگەر بابی ڤیدیۆی بکە بەڕاستی ئۆکێ هاوڕێیان هیتمانەکان بکەن زۆر نازدارن هەیڵۆ نەیبەرمان هەیە زۆر نازدارە های فایڕۆژ زۆر نازدارە های ئۆن لایف ئۆکەی ئەو یاریە زۆر کۆمیدیە زۆر قەشەنگدارە زۆر جوانە زۆر خۆشە هۆت ویل ئۆکەی هۆت ویل زۆر بەدڵ بە بەڕاستی کە بڵایش بۆ یەکسەر بە پارەکی تاو یاریەکەم کڕیت کە مەقسەدەکەمەوە حەزم لەو یاریە کە حەز یاری سیباقە ئەو یاری بکە زۆر ناوازەیە پەشیمان نابیەوە لێ هۆڵۆ نایت یەکێک لە باشترین یاری بچووکەکان هەم گرافیکی زۆر جوان و قەشەنگە و هەم قورسیشە هەم گەیمەرێک ناتوانێت تەواویکە بەڵام تکا دەکەم بیکەن تکایە ئیمۆرتال فینیکس رایزینگ ناوازەیە هیومنکایند یعنی زۆرم بەدڵ نەبوو بەڕاستی یاریە چکە داڵۆنم کردیە زۆرم بەدڵ نەبوو Inside, okay, beacon طبعا it takes two سيدي كمان lost in random خراب نية Mass Effect سكان أنا مكان يكسر legendary داونلود كتسكو هر سياري كده بالريماستر تايم بيان كي سيدي كمان هي ماينكرافت بيجمان اوكي نينجا جايدن خوشن اوري خوشة بيرفكت دارك كاتي خوي خوش بس يعني جرافيك چند توزه كونه بلانت vs زومبي تي بلانت اوف لانا اوكي بلانت اوف لانا ياش خوش براستي بلام زو كرد بو و نگەیشتە ئاستی لیمبۆ ئینساید وانە بەڵام سایکۆناتس ئۆ مای گاد ئۆکەی ئەو یاریە باشترین یاری من بوو لە ساڵی 2021 و ناسناوی یاری ساڵی خۆشم پێدا ئەتوش قسەی دەکەی برێ های هەلو کوانتم بریک خۆشە بەڵام قورسە داڵۆدکردنی بە زۆر خۆشە ڕێت فۆڵی مەکەن ئۆکەی ڕایزی بکەن سەنەڤڕۆم یەکێکە لە یاریە ناوازەکان ینی ئەوە گرافیکەکەتە زۆر خۆشە سی ئۆف ستارز یعنی سی ئۆف ساڵەتر یعنی مامی دەڕۆ لەگە مامی دەڕۆی بڕدێ بڕ دەی بابا ڤیدیۆی هەیە کچی من بڕدێ بای 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 کەدەی بای بای ئۆکەی بێنە سەر یاریەکی دیکە سنایپەری تێلێرە گۆست سنۆ ڕەنەر تەمشە
سنو رنر لەو جۆرە یاریانەیە کەوا سیملیشنە بۆ من تۆ تڕکێک لێ دەخۆری یاخود بار هەڵگرێک لێ دەخڕی لەلا بەفر تۆ دەبێت لە شوێنی قورس بارهەڵگەکە نەجات دەی و کارگۆیەکەت بگوازیەوە لەوە شوێنێکی دیکە زۆر زۆر متعالی وەردەگرن بە تایبەتی ئەو وەختی ئێستا حالێن کە باران دەباریت فۆینەجێ دەکەی گۆرانکی خۆش پێ دەکەی یا میوزیکێکی خۆش پێ دەکەی ئەو یاریێک دەکەی کە زۆر بیری ناکەوێت تەنیا لێ دەخڕی کەی مێشکت مای ناکە تەنیا دەسێنە جەوەکە سەمەرڤیل بەڕاستی بەڵدم نەبوو من زۆر چاوەڕوانی شتی باشترم لەو یاری دەکرد بەڵام بەداخەوە نازم نەبڵی بڵم نەبوو ستاوەرزەکان هەموو کاتێک معنیم باستم کیفم بە ستاوەرز دێسەوە هەم جارێ دەڵم ستاوەرزەکان بکەم بەڵام دەبی کیفت بە ستاوەرزی بێوجا ستێت ئۆف دیکەی یعنی ستراندر دیپ ئەگەر حەز لەو جۆرە یاریانەیە کەەوە مانەوە لە ژیانن مەسەرەن ساندبۆکسە یاریەکان هەموو شتەکەت پێ ناڵێ بەڵام بە خۆت دەبی شتەکان بدۆزیەوە بە دوای بکەی ئەوە یاریش خۆشە چی دیکەمان هەیە بزانین ئیڤڵ بەثن وەکو یاریش ترسناک بێکمان ڕاقیە The Gunk یارێکی خراپ نییە یارێکی بچوکی جوانی خۆشە ئیڤڵ بەثن تو بێکمانێکێکە لە باشترین یاریەمانەوە لە ژیانەکان زۆر زۆر ناوازەیە تێکسس چێنسە ماسکەری یعنی گۆست ریکۆن وایڵدلاند ئۆکێ پێم وایە باشترین یاری شوتەری گۆست ریکۆنە لە سەردەمێکی نوێرەکە یوبیسۆفت دروستی کردبێ وایڵدلاند زۆر خەڵک لەبەرەوەی زۆر بە پەبجی دەچی زۆر کەیفیان پێدێ و پێویستە بیکە ئەگەر حەز لە یاریش وەکو پەبجیە بەڵام ستۆری بی تکا دەکەم ئەو یاریە بکەم پەشیمان نابنەوە ئۆکەی بەجێ بکەم بەجێ برێک قوتام بکەم تقریبا یاکوزایەکان خراپ نینە بەڵام زۆمبی ئارمی فۆرژەکەی حەز لە یاریش تاو زۆمبیە پس زۆمبی بکوژی ئەوە خۆشە و وەروەها پێکمان سنایپەریشە ئەکو سنایپەریان ئۆکەی بینە لای بلاک فرایدەیەکەش لێ بە گەیم پاسەستن بێت وکان ئەکسبۆکسانی گەیم پاس بەڕاستی بزان یاریەکان نرخیان چەند داشکێنرایان لە بۆیان ئۆکەی ئەو بلاک فرایدەیە ئەو مۆرتال کۆمباتیش داشکاین لە بۆ کریا لە ئەکسبۆکسی پلەیستێشنش کراوە بەڵامی تە چلۆژ دەرا هێشتا زۆرە FC بوویتە $34 ئۆکەی ئەو یاریانە داشکەیان لە بۆ کریایە کۆڵ ئۆف دیوتیەکان بکڕینیان نەکڕین وەڵای ئەگەر نەتکردی و نەشت کردیت جارێ خۆت لە خەتدا ماوەی دیکە بتە بەلاش لەبەر ئێستا خاوەنەکەی مایکرۆسۆفتە من سایبەرپانکم هەیە من سایبەرپانکم هەیە بەڵام دەتوانم ئایا تەنیا دیئەڵسیەکەی بکڕم بزانین دەتوانین ئیندس بەندڵ تەنیا دیڵ خۆم سای یاریەکەم هەیە بەڕاستی ئەوند دیڵسێکە بە $30 دەبایە داشکانە چەندە بۆ کرد بە تەنیا دیڵسێکە زیانی ئۆکەی نازم لە فولسکرین نابی یعنی تۆزە گەورتر ستۆرەکەی ئەکسبۆکسم قەت بەدڵ نەبووە بەڵام ستۆری ئەکسبۆکسی ئەوەی خۆشە یاری ئەکسبۆکس شۆسی زۆر تێدایە تاو کەستا یاریەم نەکردیە وڵای حەز دەکەم ڕۆژێک بێتە سەر گەیم پاسیش بیکەم ئانسسترس باسی مەیمونونەکان دەکرێت پێشەوەی ببنە بەشەر بە حیساب ئۆکەی باتمانەکانت هەیە باتڵفێڵەکانت هەیە وڵی پێویست ناکە یاری زۆر بکڕی لەسەر ئەکسبۆکسی مەگەر هەندێک یاری تایبەتی خۆتی حەز دەکەی بڵا فەمەست و ئۆکەی بلاس فەمەس بلاس فەمەس دوو کە ناوەکەی تۆزەگی ئازم مە لەسەر ستینگێکی دەیکەم بەجددی یاریە ئەوکەی با پێتان بڵێن تۆزە شکل یاریەکەتان پێنیشاندەم بەو شێوازی یاریەکەم بەجددی یاریە ئەوکەی یاریێکی قورسی ناوازم زۆر زۆر پیکسلیە بە زۆر زۆر ڕاکێ زۆر زۆر متعالیە دەکەم ئۆکەی کاڵاوتیەکەم زان دەبین کاڵاوتەکەم زۆربەی هەر زۆری هەیە من ئەوم نەکڕیە بەڵام سکۆلە پلەیستێشنیە بەڵام کاڵاوتیە کۆنەکان ئەوەی کڕیە لەسەر ستیم دێکی شەمە ئەدڤانس وارفێریشم هەیە بلاک ئۆپسشم هەبوو هەم بوو پلەیستێشنی ئەمە وڵای لە بیرمی نا پلەیستێشن پەردەست نییە بلاک ئۆپس دوم هەیە ئۆکەی گۆستیشمان هەیە ئەو هەم کاڵ ئۆف دیوتیەکان داشکان لەکرێ ئەو مایکرۆسۆفت بە زۆر دەیەوێ بە هەم گەیمەران بفرۆشی پێشەوەی بیکاتە بەلاش یانی خراپ نییە
داشکانەکانیان زۆر باش Xbox ئەم کاتێک داشکانی زۆر ناوازەی لەسەر چکە هەم لە بەروی گیم پاسیان هەیە ناچارن یاریەکان زۆر دابشێن تا خەڵک پارەی پێ بدەم بەڵام باشن ئۆکەی مهم دەتوانین لە ئاکۆی لە خۆ دیارەکانی گیم پاس تاقیکەیتەوە و ئێستا چی یاریەک لەسەر Xboxەکەی من بەردەستە سەیریی بکەن ئەو یاریانم داڵۆنت کردی ئێستا حالیان خەریکی ئەو یاریارەمە لەسەر Xboxی فلای سیمولێتر جارجارە دەیکەم حەزەکەم ستاوەرزەکەم کڕیە دەیکەم فۆرتسا لە ڕێگەی گیم پاس داڵۆن کردیە ستارفیلد جارجارە دەکەم لایز ئۆف پی دەکەم هیومن کایند زۆر بەدڵم نەبوو بەڵام GTA 4ش تاکە شوێنەکە بتوانم لەسەری بکەم سەر PlayStation 5 و یاریەمان نییە بەڵام GTA 4 لەسەر Xboxی واو نامە یاریەکەی بکەم کەمان بەس گوتم پێتام شاندم ئۆکەی پۆرتاڵی زۆر دەکەم کوێکەکان ئەو ماوەی دەستم پێ کردبەوە بلاک ماوەکان کە تەواو کرد ماینکرافتش جارجارە لەبەر کچەکەم حەز دەکەم فێریکەم ببینی گۆڵدن ئای بێگومان بەردەوام دەیکەم زۆرم حەز دەیە سەڵەستیش جارجارە یعنی بەڵام ئەو یاریانە سا پێپشاندم کە خۆم کڕی من یعنی پارەم پێدا لەسەر Xboxی ئەو یاریانە بزانە کاڵۆڤدیەکانە نیوەی کڕیە ئاڵمێک ڕیماستەرم کڕیە دیابلۆم کڕی بەڕاستی زۆر کەیفم بە دیابلۆی داهات دیابلۆ 4 نوێکەیە گۆثەم نایتسم کڕێ GTA The Line Spec Ops The Line زۆر ڕاقیە هەردوو ڕێدێدم هەیە یاری باشم هەیەست خراب نییە Xbox شو یاریانم کڕێ کە خراب نییە بەڵام گیم پاس پێکمان ناوازەیە و لە خۆتان توانێت بە سەرشی زۆر هەرزام لە لای کاک ئاکۆی خۆشەویست بە خۆتان بەردەستی بخەن خۆشەویستان زۆر سپاس بۆ سەیرکردنی ڤیدیۆ کاتەکەم دەگمێن لایک سبسکرایب بیت نەکەن تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ